جۆ بایدن سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بۆنەیەکی تایبەتدا یاسایەکی نوێی ئیدارەکەی بەناوی پاکت ڕاگەیاند کە قەرەبووی دارایی و تەندروستیە و سەربازانەی وڵاتەکەی دەکاتەوە کە لە شەڕەکانی عێراق و ئەفغانستاندا بەشداریان کردووە و باهۆی کارەکانی سوپای وڵاتەکەیان تووشی شێرپەنجە بوون. تۆڕی هەواڵی فۆکس نیوزی ئەمریکی بڵاوی کردەوە جۆ بایدن سەرکەوتوو بووە لە تێپەڕاندنی یاساکە بۆ قەرەبووکردنەوەی تەندروستی و دارایی ئەو سەربازانەی باهۆی بڵاوبوونەوەی گازی ژەهراوی و چاڵەکانی سوتاندنەوە کە سوپای ئەمریکا بۆ لە ناوبردننی کەلوپەلە کیمیایی و سەربازیەکانی خۆی لە عێراق و ئەفغانستان بەکاری دەهێنان تووشی شێرپەنجە بوون. بڕیارەکە دوای ئەوە هات ئیدارەی ئەمریکا لە ڕابردوودا بەهۆی فەرامۆشکردنی بەرکەوتنی سەربازەکانی بە ماددە ژەهراوی و شێرپەنجەییەکان ڕوبەڕووی لێشاوێک لە ڕەخنە لە ناوخۆ بۆوە. بایدن لە وتەیەکدا لە کاتی ڕاگەاندنی یاساکەدا وتی ئەمە یەکێکە لە گرنگترین یاساکانی مێژووی ئەمریکا کە یارمەتیدەرە بۆ ملیۆنان جەنگاوەر کە لە میانی خزمەتی سەربازیاندا ڕوبەڕووی ماددە ژەهراویەکان بوونەتەوە. با پێی یاسای پاکت پێویستە جەنگاوەرە دێرینەکان پشکنینیان بۆ بکرێت بۆ زانینی ئەگەری بەرکەوتنیان بە گازە ژاراویەکان. یەکێک لەو سەربازانەی لە ڕیزی سوپای ئەمریکا پلەی ڕائیدی هەبووە لە پاسەوانی نیشتیمانی بۆ بایدن کوڕی گەورەی جۆ بایدنە کە لە ساڵی 2015دا بەوەی توشبوونی با شێرپەنجەی مێشک گیانی لەدەستدا و سەرۆکی ئەمریکاش ڕایگەیاند. پێدەچێت هۆکاری توشبوونی بە نەخۆشیەکە سوتانەوە بووبێت لە بنکێکی سەربازی ئەمریکا لە عێراق. بڕیارەکەی ئەمریکا دوای تەنها چەند ڕۆژێک لە بڵاوکردنەوەی بانگەوازێکی تۆڕی NBRی ئەمریکی دێت بۆ حکوومەتی ئەمریکا کە داوای کردبوو ئەمریکا بەرپرسیارەتی بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە لە نێوگەلی عێراق و بە تایبەتیش لە ناوچەکانی باشوور لە ئەستۆ بگرێت. تۆڕەکە ڕاشیگەاندووە و غازا شێرپەنجەیی و ژاراویانەی جۆ بایدن دەیەوێت لە بەرامبەر چەند مانگێک بەرکەوتنی بە سەربازەکانیدا قەرەبوویان بکاتەوە ماوەی 10 ساڵە گەلی عێراق لەگەڵیدا ژیان بەسەر دەبن. ڕێکخراوە ئەمریکەکە جەختی کردوتەوە بەپێی ئەو بەڵگەنامانەی کە گەیشتوونە تا ڕێکخراوە پەیوەندیدار و نێودەوڵاتیەکان دەیسەلمێنن ئەمریکا چەکی قەدەغەکراوی نێودەوڵاتی بەکارهێناوە کە یەکێک بوون لە هۆکارەکانی لەدایکبوونی کۆرپەلەی شێوا و بڵاوبوونەوەی نەخۆشیە قورسەکان جگەل لە وێرانکردنی خاک و ژینگەی عێراق. هەر لەم بارەوە بەڕێوەبەری سەنتەری لووە شێرپەنجەیەکان لە پارێزگای بەسڕا ڕایگەاندووە پارێزگاکان ڕێژەیەکی بەرزی توشبوون بە شێرپەنجەی تێدا تۆمار کراوە و مانگانە دەگاتە زیاتر لە 190 حاڵەتی نوێ و ساڵانەش ڕێژەکە لە 10 بەرز دەبێتەوە. باوتەیە و بەرپرسەی تەندروستی لە ئێستادا تەنها لە پارێزگای بەسڕا 34,000 توشبووی شێرپەنجە هەیە کە دیارترینیان شێرپەنجەی قۆڵۆن، سنگ، بۆڕی هەناسا، غودە لیمفاویەکان و میزڵدانن. جەنگەکان وا دەرهێنانی نەوت لە پشت زیادبوونی نەخۆشیەکەون.